بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والبركات على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. عزيزانم خۆشەویستانم لباسي خلاط ودياري لفرمودي 125 کە پێغەمبەری خوا دەفەرمێ هەدایە العمالی غلول، هەدیە و دیاریدان بە کارمەند، بە کرێکار، بە کارکەر ئەوە دزیە و ماڵی خەڵک بەزایەدانە. لە فقی ئەم فەرمودەیەدا کۆمەڵێ شتی وردەکاری و کارجوانیمان بۆ دروست دەبێ. یەکەم ڕێگە خۆش نەکردن بۆ بەرتیل و چاو شۆڕکردن و کاری عامە بەکارهێنان بۆ مەسلحەتی شەخسی، چونکە هەر کاتێ ئەو کەسەی کە کارمەندە، ئەو کەسەی کە با بڵێن مۆزەفێ لە شوێنێکە، ڕێگە گیراوە هەدیەبردن بۆ ئەو کەسانە دزیکردنە و ڕێگە خۆشکردنە بۆ بەسزایەدانی سەرۆت و سامانی خەڵکی. دووهەم لە فقی فەرموودە حەزەردان و ترساندنە لە بە هۆکاری بەڵاوبوونەوەی ناداتپەروەری، چونکە کاتێک کە تۆ هەدیە ئەبەی بۆ ئەو ئەکرێ ئەم جارە ئیشت پێی نەبێ، بەڵام بۆ جارێکی تر وردەوەدا ناعەدالەتی و ناداتپەروەری پەیدا دەبێ، ئەم کەسە فێر دەبێ بە بەرتیل نەبێ کار ناکە، ئەو کاتە عەدالەت ژێر پێ دەخرێ و عەدالەت دەکەوێتە ژێر مەترسیەوە. خاڵی سێهەم فقی فەرمودەی سێهەم فەرمان بەردەبێ مڵکی هەموو فەرمانبەر دەبێ مڵکی هەموو کەس بێ و دەستپاک و خاوەن ڕەوش بێ. فەرمانبەر ئەبێ مڵکی عامە بێ، تۆ بەم بەخشی پێدانت ئەیکەیتە مڵکی شەخسی خۆت، ئەو ئەیکاتە مڵکی شەخسی خۆی، بۆیە لە مڵکی گشتی دەردەچێ. بۆیە فەرمانبەر و کارکەر ئەبێ مڵکی گشتگیر بێ، دەستپاک و فێڵکار نەبێت. خاڵی چوارەم لە فقی فەرموودە ڕێگرتن لە دروستکردنی جیاوازی و واستەکاری، چونکە کاتێکە خەڵکی کرێکار و کارمەند و پارەی وەرگرت، پارەی بۆ برا، ئەو کاتە واستەکاری دروستە بێ و جیاوازی لە بینی زەید و عەمردا دروست دەبێ. بۆ ئەوەی ئەوە دروست نەبێ ڕێگە گیراوە بە پێی فقی ئەم فەرموودەیە لەوەی کە دیاری بۆ کرێکار بۆ کارمەند نەبرێ. خاڵی پێنجەم بەڵام کەواتە دیاریدان بە غەیری عومال، بە غەیری کارمەند شتێکی جوانە و وەکەڵێ بە مەفهوم مخالەفە. مادام دیاریبردن هەدایە العومالی غولولون، دیاریبردن بۆ کارمەند فێڵ و تەڵەکە و ماڵدزین بێ بە پێچەوانەوە، ئەگەر کرێکار نەبوو، ئەگەر کارمەند نەبوو، کەسێکی ئەتیادی و تەبیعی و دۆستێک بوو، ئەوە شتێکی جوان و لە شوێنی خوایەتی و پەسەندە و جوانە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو.